جارێکی دیکە خەڵکی کوردستان ساڵیادی سیوێکی ئابیان بینیەوە و بەیاننامە و دژە بەیاننامەکانی پارتی و یەکێتیان بەرچاو کەوتەوە کە بۆ دنەدانی لایەنگرانیان و بەدەستێنانی دەنگ لە هەڵبژاردن جارێکی دیکە فوو لە ژیلەمۆی ڕقەبەرایەتی و براکوژی دەکەن و بۆ سووتاندنی خەڵکی کوردستان دووبارە دەیگەشێننەوە. لە ساڵیادی سیوێکی ئاب و 16 ئۆکتۆبەردا پارتی و یەکێتی بە جۆرێک ڕاگەنرا و بڵاو دەکەنەوە و قسە دەکەن کە نەک شەڕی ناوخۆ ڕسوا ناکەن و پەشیمانی بۆ دەرنابڕن بەڵکو شانازی بە کردار و کوژراوەکانیانەوە دەکەن و بەڕاستەوخۆ و ناڕاستە و خۆش بە خەڵکی کوردستان دەڵێن داوای دادگەری و ژیانی ئاسوودە مەکەن ئەگەر نا دەستبردنەوە بۆ پەلەپیتکەی تفەنگەکان هەمیشە بژاردەمانە. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 28 ساڵەی یادەوەری سیویەکی ئابی 1996 ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند 28 ساڵی تەواو بەسەر خیانەتی سیویەکی ئاب کارەساتی هەرە گەورەی ژیانی سیاسی گەلەکەمان تێپەڕ دەبێت کە پەلاماردانی سوپای فاشستی بەعز بوو بۆ سەر هەولێری پایتەختی کوردستان لەسەر بانگێشتی ڕەسمی پارتی دیموکراتی کوردستان و لە پێناو سەپاندنی باڵانسێکی ناڕەوا. لە وەڵامدا مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاگەندراوێکی کورتدا کە وەڵامی مەکتەبی سیاسی یەکێتی داوەتەوە دەڵێت هەرچیەک دەکەن حەقیقەتی سیوێکی ئابی 1996 ئەوەیە سیویەکی ئاب دەفع الأفسد بالفاسد بوو بنەمای ئەفسد بالفاسد کە بە مانای ڕاماڵینی خراپتر بە خراپ دێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێ بۆ برنەوە لە نەیارە سیاسیەکەت دەتوانی پەنا بۆ هەر شتێک ببەیت و هەموو ڕێگایەک ئاساییە. ئیدی لە تاوانی بچووک تاک و پەنابردن بۆ دوژمن و هێزی بێگانە و وڵاتانی بیانی. لە فەرهەنگی دادوەریدا ئەگەر تۆمەتبار دان بە تاوانەکەیدا بنێت ئەوە بەشێک لە خەتاکەی سووک دەبێت. بەڵام ئەگەر شانازی پێوە بکات و بە چاکە بە خەڵکی بفرۆشێتەوە هێندەی دیکە باری سەرشانی قورس دەبێت و سزاکەی تونتر دەبێت. پارتی و یەکێتیش تاوەکو ئێستا دانیان بە هیچ کام لە تاوانەکانیان نەناوە. پارتی و یەکێتی لە یادی خیانەت و هەڵەزە بەلاحەکانیاندا بە زمانی حاڵ پێمان دەڵێن ئەوان لەمە زیاتریان پێناکرێت تاکو ئەوان لەسەر تەختی حکومڕانی بن هاوڵاتیانی کوردستان لە نێوان خراپ و خراپتر و خراپتریندا دەبن و دۆخیان بەرەو باشی ناچێت.